زۆرێک لە پزیشکانی هاوڕێم هەن با بڵێن ڕۆیشی بوون و زۆریش گفتوگۆیەکی زانستی و مناقەشاتی زانستیمان کردووە لەسەرەوەی کە هەڵەیە دوجار گەیشتونەتەوە سەر و قەناعەتەی کە واز بێنن لە باڵێ ینی باڵانسە بێ ڕابگری من لەگەڵ زۆر بەکارهێنانە نیم هیچ جۆرە خۆراکیە بۆ با بڵین سەرەتای پرسیارەکەت یاخود سەرنجەکەی جەنابەت ئەگەڕێمەوە سەر وەڵامی ئەڵێم نۆ جۆر ترشی ناوچی سەرەکی هەیە با بڵین ئەو ئەمینۆ ئەسیدەکان ترشە ئەمینیەکان نۆ دانیان هەیە تەنها لە ئاژەڵ و بەروبوومی ئاژەڵیابوونی هەیە لە ڕووەکە دەست ناکەوێت سەرەکیشە بۆ پێگێنانی هۆرمۆن و ئەنزیمە گرنگەکانی کە لە با بڵێن زیندە چالاکیەکانی ڕۆژانەی خانەی لەش و شانەکان خانە و شانەکانی لەشە بەکارهێنێت دوجار ئەمە کاریگەری نێگەتیڤ و نەرێنی لەسەر تەندروستی ئینسانەکان دروستەکە ئەگەر بێت و مەسەلەن تۆ وەکو ڕۆیشیەک بڕیار بدەی ژیانی خۆت بکەیت و وازبێنی لە با بڵێن خواردنی بەروبوومە ئاژەڵیەکان بە شێوەیەکی گشتی هەر بەتەنیا گۆژ نییە بۆیە من لەگەڵ ئەوەیە بەتەنیا باشترین چارەسەر ئەوەیە کە تۆ بەردەوام لە بەکارهێنانیابی بەس وەکو ئەو هاوڕێی جەنابی شت ناکە لە هەفتەیە کاسی 11 کامە لە ڕووی تەندروستیەوە بە زیانەگەیە بۆ خۆی و خێزان